گفتگوکین لەگەڵێکێک لە میوانەکانمان لە هەولێرەوە ئەگەر ئامادە بێ زۆر بەڕێز مامۆستا فەرهادکاکەی بەڕێزیان مامۆستای زانکۆن لەسەر بەرزنزمی بەهای دۆلار با بزانین دۆلار کەی جێگیر دەبێت. مامۆستا بەیانیت باش سپاس کە بەشداری لە پرۆگرامەکە لەگەڵمان. ئەنی پێمان بڵێ وتیان بودجە پەسەند بکرێ، پرۆژە یاسای بودجە تێپەڕێ، بودجە پەسەند بکرێ، بودجە بکرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەنی دۆلار ینی هیچ یەک لەمانە نەیتوانی بای دۆلار جێگیر بکات، بەڵکو ئێستا نزیکی 23 بۆ 24 هزار دیناری لە نرخی فەرمی جیاوازە لە بازاڕی بڕەشدا باوا بڵین لە بازاردا. کەی دۆلار جێگیر دەبێت بە بڕای ئێوە؟ بەیانی ئێوە و بینەرانتان باش بەوە ناچێ بەم زوانە جێگر ببێ، ینی کاتێک دەبات هەتاکو و تاو جێگر دەبێتەوە. هۆیەکەیش بۆ ئەوە دەگەڕێتەوە، ینی ئەو مامەڵەی کە لە بەنکی مرکزی دەکرێت بە گوێرەی ئەو خواستە نییە کە لە بازار خواستی لەسرە و ئەمە زۆر بە ڕاشکاوانە بڵین ئەو خواستە کە هەیە لەسەر دۆلار خواستی ڕاستەقینەی عێراق نییە. بۆ نمونە عێراق با بڵین ماگانە پێویستی بە 200 ملیۆن دۆلار بێ، ئەوەی خواستەی کە هەیە لە بازارە بۆ نمونە 400 بیان 350 ملیۆنە. ئەمە وا دەکات کە دۆلار جێگیر نەبێت. بۆ ئەوەیە کە تۆ لە دەرەوە شت دەهێنیت، پێویست بە فەتحی احتیمادەیە، پێویست بە مەنەفێس هەیە، پێویست بە ئیدخالی مەخزەنی هەیە بۆ ئەوەی تۆ بتوانی پارەت دەستکەوێت لە بەنکی مرکزی بەو نرخەی کە هەیە. بەڵام ئەوەی کە هەیە دەبێتە جۆرێک لە تیجارەت، جۆرێک لە پارەسپیکردنەوە، پارە گۆڕینەوە. ئەوەی کە بانکەکان دەیکەن زیاتر مەبەستیان قازانجە لە گۆڕینەوەی پارە، مەبەستیان ئەوە نییە مامەڵە ئاسانی بکەن بۆ هاردەکردن و هەناردەکردنی کاڵاو شتومەک لە دەرەوە بۆ عێراق و لە عێراقیش بۆ دەرەوە. مامۆستا بە بڕوای ئێوە چ ڕێکارێک بگیرێتە بەر؟ یعنی ڕێکارەکان چین؟ بانکی ناوەندی ڕۆژانە ڕێکاری نوێ ڕادەکەێنێت، بەڵام هیچ یەک لەمانە نابنەوە کاری دابەزینی با بڵین بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار. ئەوەی جەناب دێڵێ بانکی مرکزی ناتوانێت، بۆ چکەم ئەمە دوو شتمان هەیە. ئەوەی کە لەسەر وەرەقە بۆ بانکی مرکزی دەچێت بۆ منە داواکاریە فەتحە، من دەمەوێت ئەوە نەشت هاوەردە بکەم لە دەروەوەی وڵات بۆ داخلی عێراق پێویستیم بۆ جۆرە پارەیە هەیە، بۆ وەرەقە هیچ عیبی نییە، بۆ وەرەقە تەواوە. بەڵام لە ئەرزی واقعە وانە، دەبێ بانکی مرکزی تۆزی بە واقعیانە سەیری بابەتەکان بکات، یان دەبێ شێوازێکی چری مامەڵە هەڵبژێرێت. بۆ نمونەیەکی زۆر بچوو، من ماوەیەک لەمەوە پێش برادێک وتی ئەمانەوەی 1 ملیۆن تەن گۆشتی مریشک لە دەرەوەی وڵات بینینە ناو وڵات و ئیجازەمان هەیە و دەمانەوێت بیفرۆشینەوە ئیجازیان خود ئەو مامەڵەیە بکەین. بەڵام ئەگەر هاتو لە ڕووی منطقی و بیری لێ بکەیتەوە 1 ملیۆن تەن گۆشتی مریشک بێتە ژوورەوە، دەبێت ڕۆژی چەند ترێ لە بە شوێنی یەکەوە بێت وەی داخلی عێراق بێت. ئەمە لە ئەرزی واقع ملیۆنەکە نایەت. یعنی تەنها ئیجازەیەکە لە بەغدا وەردەگیرێت بەناوی وەزارەتی تیجارە و بەناو وەزارەتی سناعەوە بەناو هەر کارێکی تر بێت. بڕێکی زۆر شت داوا دەکەن. بۆ زانیاری جەنابتانیش ئەمریکیەکان وەکو بانکی فیدرالی خۆیان دوو مەکتەبیان دانە، یەکێک لە هەولێر، یەکێک لە بەسڕا، بۆی کۆنتترۆلی ئەو بابەتە بکەن. لە سنووری کوردستان کۆنتترۆڵە، یعنی ئەوە نەبێ ئێمە لە کوردستانی قسە دەکەین، بەڵام لە خواروی عێراق کۆنتترۆل ناکرێت بۆنی زۆری دەسەڵات و ئەمانە. هەستان پیانیان وتیان تەنها فەتحی احتیمالی مەصرفی و هێنانی پارە لە دەرەوەی وڵات کافی نییە، دەبێت ئیدخالی مەخزەنیش بکەن. ئەوانە ئێمەش وا دەزانن ئەگە تەنها وەرەقە بێت و تۆ داخلی بکەیت و بڵێ کاکە مناوە تا لە مەخزەن داخلم کردو لە ئەرزی واقعیشە بوونی نەبێ. هەر بۆ زانیاری جەنابتان ئەمە ماوەیەکە نوکتەیەک پێیا بووە کە دەڵێ بانکی مرکزی ئەمریکەکان پیانیان وتووە ئەو هەموو ئەندۆمیە ڕاستە عێراق دەیخوات و دەهێنێت، چکەم شتێکی خەیالی دەنووسرێت کە تۆ هاوردەی دەکەیت و لە ئەرزی واقع ئەو شتە داخل نابێت. ئەمە وای کردووە لە ماوەی ڕابردوو 14 بانکی عێراقی بێبەش بکرێن لە کڕینی دۆلار. ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی جێگیر نەبێت. بەڕای من زیاتر سەر دەکەوێت، چکەم عێراق ناتوانێت کۆنتترۆلی بکە بزە دوای مەزمە سیاسی کە هەیە کە ئەمریکیەکان داخلی عێراق بوون و دەیانەوێت با بڵێن هەندێک شت بکەن لە عێراق. ئەمە ناجێگیریەکی ئەمنیش دروست دەکات. ئەمە دەبێتەوە هۆیەکی تر کە خەڵک زیاتر سیقەی بە دیناری عێراقی نەمێنێت و بەرەو دۆلار بچێت و ئەمە وا دەکات بازارەکە خراپتر بێت نەک باشتر بێت. باشە
مامۆسا چەند ڕۆژێکە باز لە جموجۆڵێکی هێزەکانی ئەمریکا دەکرێت دەڵێن هێزەکانی ئەمریکا بە هێزێکی گەورەترەوە گەڕاونەتەوە ئەمە کاریگەری لەسەر بەهای دینار نابێ بەوەی کە هەمیشە کە ئەمریکا دوورکەوێتەوە لە عێراق بەهای دینار دادەبەزێت گەڕانەوەی ئەم هێزانە جارێکی تر ئەمریکا بێ کۆنتترۆلی زیاتر بکاتەوە بەسەر عێراقا کاریگەری لەسەر ئیسەقراربوونی بەهای دینار نابێ بەرامبەر بە دۆلار بەو مانایی کە ئەمریکا دەست لە عێراق بەرنایە. لە ماوەی دوورە بەڵێ قسەکەی جەنابتە لە ماوەی دوورە وا دەکات کە جێگیر بێ بەڵام لە ئێستای لەم هەلومەرجەیە من و تۆک و هاوڵاتیەک کە بزانین ناجێگیرە وەزعی سیاسی ئەم وڵاتە زیاتر بەرەوچی دەچین بەرەوە دەچین کە دراویکی بیانیمان پێبێت چۆم ئەو جێگیر دەبێت لەسەر وەزع عینەکەن با بڵێن ئەمنیەکە پەیوەند نییە بە وەزع ئەمنیەکەوە. ئەمە وا دەکات لە حاڵی ئیستی وەزعەکە خراپتر بکات نەک چاکی بکات چکەم ئەگە هەر شوێنێک ئیستیقرالی تێدا نەبێت ئەو شوێنە بەهای هەموو شتێک لە دەست دەدات لە خانوبەرە لە دراو لە هەموو شتێک ئەم نائیستیقراری ئەمنیە یاخود ترس لە نائیستیقراربوونی ئەمنی و خوش دەزانێت دەبێیان نابێت بەڵام پێشبینیەکان بۆ دەچێت کە لەوەیە شەڕێک ببێ لەوەی ئۆپراسیۆنێک ببێ لەوەی شتێک ببێ یاواتە ناجێگیریکی ئەمنی لە عێراق لە ناوڕاست و خواروی عێراق ببێ ئەمە وا دەکات خەڵک زیاتر سیقەی بە دینار نامێنێت و بەرەو دۆلار بچێت ئەمەش وا دەکات خواست زیاد بێ ئەمە وا دەکات نرخەکەی لە جاران زیاتر بێت بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە لە مۆزع مەجموعەیەک بازرگانن مەجموعەیەک خەڵکن کە نزیکن لە دەسەڵات و لە عێراقە دەیانەوێت دۆلار بکڕن و قانجاز بکەن مەبەستیان ئەوان تەنها فەرقەکەی وەکو جەنابەت وتی لەسەرەوەی 20,000 دینار فەرق لە 100 دۆلارە هەیە کەمەش قانجازێکی زۆرە کە زۆر بە ئاسانی تۆ دەتوانیت لە شەو ڕۆژەکە ببی بە ملیۆنێر. باشە مامۆساکەواتە بەم نزیکانە بەنیازی بەرزبوونەوەی بەهای دینار نەبین بەرامبەر بە دۆلار بە پێی خوێندنەوەکانی تۆ. بەڕای من لێرە تا مانگێکی تریش لەوەی وەزعەکە بەرەو خراپتر بچێنێک بەرەو باشتر ئیلا حەقم لەوە نییە ئەگەر عێراق زۆر جددی بێت و بە تەسەوەری منیش ناتوانێت ئەو جددیەتە بەم دەم و دەسە بکات وەکوتم ناستقرارێتی ئەمنی وا دەکا گەندەڵی زۆرتر بێت نەک چاک ببێتەوە دەبێت زۆر بە واقعیانە لەگەل ئەمریکیەکانە هیچ بکەن معقول نییە ئەمریکا لەو دوورەوە بزانێ عێراق چەند پێویستی بە دۆلار هەیە ئەمە خۆمان لە ناو عێراق نەزانین چەند پێویستیمان بە دۆلار هەیە و تیجارەتی پێوە بکەین و پارەی پێسپی بکەینەوە بە هەر جۆرێک بێت مانەوەی قانجازی تێدا بکەین و زەرەر لە وڵاتی خۆمان بدەین چۆن قانجازی ئێستاکە کە قانجازێکی نزیکە زەرەرێکی دوور دەبەخشێتەوە بە هەموو عێراق و لەوەیە دراوەکەیەک جا داڕمێت کە داڕمە هەمومان تێدا زەرەر دەکەین بەبێ جیاوازی. ڕاستە مامۆسا وەکو حکوومەت هێرێمی خۆمان دەتوانین هیچ ڕێکارێک بگرینە بەر یعنی لانی کەم وڵاتیانمان زۆر پێویستیان بە دۆلار نەبێ بۆ نمونە هاوڵاتێکی ئاسایی مەسەلەن هەندێک ڕێکار لەوەی کە قیستەکان قستی خان و ئۆتۆمبیل ئەمانە بکرێن بە دینار بە بەهای بانکی ناوەندی یا لانی کەم مامەڵە بە دۆلارەوە نەکرێت لە ناو خۆیان ئێستا تۆ چی بۆ بازار شتێکی بەسیتی بچووکە کڕی پێتەڵە بای ئەوەندە دۆلارە یعنی ئەمانە نەمێنێ بە کار بە دینار بکرێت لە بری دۆلار. بەڕای من ئەوەی کە لە کوردستان دوورە لەو دەسەڵاتەی کە هەی بێ بتوانێت کۆنتترۆلی بازارەکە بکات چکەم ئێمە بەشێکی بچووکین لە عێراقێکی گەورە یعنی ئەگەر ئێمە هات و پابندیش بن بۆ شتانی کە بەڕێستان وتان ناتوانێت هیچ لە مۆزوعەکە بگۆڕین چکەم ئەو تێکچوونە هەیە لە خوارو ناوەڕاستی عێراق زیاتر لە کوردستان تقریبا پابندبوونێکەیە بەڵام بەڕای من ئەو نەوە جۆرە تەعاملاتانەکە ئێمە ئیکەین بە دۆلار ئەمە وا دەکات زیاتر یعنی ئەمە کوردستان تۆزە استقراری تێدا بێت ئەمە وڵاتەوە دەبێت بە تۆ بە دیناری عێراقی تەعامل بکەیت بەڵام بەڕای من باشترین بڕیار ئەوەیە ئەگە بتوانین بڕیاری وا بدەین هەمومان بیکەینە دۆلار و تەعامل بە دۆلار بکەین و هەر دینار وازی لێبێنین چون میسەوای لێ هاتووە تۆ بچی گڵاسێک ئاویش بکڕی لە بازار دەتوانی بە دۆلار بیکڕیت بەڵام ئەمە سیادەی دەوڵەتە کە ناکرێت تۆ دراوەکەت بگۆڕی بۆ دراویکی تر ئەگەنا بڕوان ناکەم کوردستان بتوانێت هیچ بکات چکەم شتەکە لە کۆنتترۆلی ئەمەنیە بانکی مرکزی لە بەغدایە بڕیارەکان لە بەغدا دەدرێت مۆزوعی هەناردەکردن و هاوردەکردن لە بەغداوە دەدرێت هەرچەنە ئێمە کوردستان بەشێکیش بین لەو دەسەڵاتە بەڵام بڕیارەکان لە سنتەرەوە دەدرێت کە لە حکوومەتی اتحادیە دەدرێت بەڕای ئێمە ناتوانین هیچ بکەین بۆ نمونەیەکی بچووک ئەو چواردە بانکە کە لە ناو عێراق بوون
بێبەشکران 180 داوای دراویان دەکرد ینی 180 خواستی عێراق بوو بزانە چه هۆسەیەکی نایەوە دۆلارەکەی لە 140ەوە گەیاندە 150 نزیکەی 155 یعنی 180 تەسیری ئەگە ئێمە 112 بین و ئێمەش پابند نەبیت بە بڕیارەکانی عێراقەوە وەزعکە زیاتر تێکەچێت نەک بەرەو باشی بچێت. زۆر بەڕێز مامۆستا فەرهادکاکی مامۆسای زانکۆ سپاس دەکەم سپاس بە ئامادەبوونێت سپاس بۆی کە کاتت پێبەخشین و بەشدار بووی لە پرۆگرامەکە سپاس بە ڕوونکردنەوەکانت.